بەداخەوە طبعاً ئێمە بڕیارەکان هەر کەسێک بیخوێنێتەوە یاساییش نەبی ئینسانێکی سادەی هەموو دنیا بخێنێتەوە ئەلێت توهمەکەیان لەبەر ئەوەی هاربن یعنی ڕایان کردووە من نازانم لە دوای 2009 ئەنجومەنی پارێزگاکان هەڵوەشاوەتەوە ینی هەموو تاکێکی ئەو ئەنجومەنانە بۆی هەیە لە هەر شوێنێک بژێت خایە لە تورکیا سەنیوەی ئەو ئەندامانەی ئێمە لە تورکیا ژێن هەندێکیان لە ئوردن ئەژێن هەندێکیان لە هاتوونە تا هەرێم یعنی ئەمە کەی هەروبی پێوترێ ئەو قازەی کە ئەم شتەی نووسیوەتەوە ئەو ئیدعای عامی کە ئەم کەیسەی بەرکردەوە هەبێ لێ پرسنەوەی لێ بکرێت بۆیە ئێمە لە ڕێگای ئەم بەڕێزانەوە ئێمە هاتین ئیمڕۆ کامل تەفاسیل بۆیانمان باس کرد کە یەکەم شتە بێت دکتۆر فایق زێدان کە خۆی پێش 2 هەفتە لەوە بەر پەیامێکی دا بە هەموو قەزای عێراق گوتی نابێ قەزای عێراق دەستێوەردانی سیاسی بکە بەداخەوە پێشێلکاری هەر دوای هەفتەیەک دەستی پێکرد لە دوای پەیامەکەی فایق زێدان دکتۆر فایق زێدان کە داوای لێکەی مەزووترین کە تحقیق و لێکۆڵینەوە لەو قازیانە بکە کە لە کەرکووک کەوتنەتە ژێر فشاری سیاسی ئەمە بە دەرەجەیەک مەطلەبی ئێمەیە کە داوایەکەی لە ڕێگەی پەرلەمانی بەڕێزەوە ئەو لیژنانەی کە لە پەرلەمانی عێراق هاوئینن ئیکارن ئەبێ و تەنسیقات داوامان لیان کە بەڕێزیان اتصالیان پێ بکەن چونکە دەستگای نەزاهە و دەستگای ڕەقابەش بەشێکن لەم کەیسانە بەداخەوە ئێستاکەوەکو هەندێکیان دەگەڕ ڕێزم بۆ دڵسۆزەکانیان ئێمە تیهامی هەموو قەزا ناکەین و هەموو نەزاهەش ناکەین و هەموو ڕەقابەش ناکەین بەڵام هەندێکیان کەوتنەتە زێر فشارێکی سیاسی وەکو معتەمەدی ئەمنی جاران تاکەی بەڕێوەبەرەکانی کوردی شاری کەرکووک کە زیاد لە 140 مدیر و بەڕێبەریان سزاداوە بە جۆرەکانی سزاکانی یەک تێپەڕی هەتا گەشتەوەی کە ئەندام پەرلەمان بچێتە کەرکووکەوە خۆی لە ئیفادی خۆی بەدا بکرێتە سزنەوە ئەتەرەوە کاتە معنای وای هیچ کوردێک لەوێ ئەمان نەماوە نە لە کەرکووکە لە ناوچە کوردستانەکان و ئەو قەزایەش قەزایەکی بێلایەن نییە بەڵکو قەزایەکی موسەیەسە